خود دروستر بڵێم موچەخۆرانی هەرێمی کوردستان نەجاتیان دەبێت لەوەی کە ئیدی هەموو مانگێک دڵیان لە مشتیانە نەبێت و چاوەڕێی موچەی مانگی خۆیان بکەن. من ئەم شەو بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز شوان کەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراقم کردووە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵم دەبێت. کاک شوان زۆر بەخێر بێن بۆ زووم. زۆر سوپاس کاک سامان، زۆر سوپاس. زۆر سپاس بۆ جەنابیشێت کاک شوان، ینی پرسیارەکەی من هەر ئەوەیە ڕەنگە خەڵکیش چاوەڕێەوە بکە بۆچی تاوەکو ئێستا تەمویلی موچەی مانگی چواری بووچەخۆرانی هەرێمی کوردستان نانێرێت؟ هۆکارەکە چییە؟ بەڵێ زۆر سوپاس. خۆی مشکلەکە وەڵامەکەیە. بەڵێ لە حەقیقەتە هەم وەزیری دارایی عێراق هەم وەزارەتی دارایی بە شێوەیەکی گشتی وەکو موئەسسەیەکی گەورە کە تایبەتە بە بابەتی دارایی وڵات و دابینکردنی موچە و هەموو ئەو بابەتانەی کە پەیوەستە بە مالیەوە هۆکارێکی ڕوون باس ناکەن تا هەمومان تێبگەین. یعنی زۆر جار من هەر خۆم ئەڵێم لەوانەیە لە کەناڵەکانی ڕاگەیاندنی شووت بێتم کە جارێکی تربا پێشببینی نەکەین سبەی موچە دێ دوو سبەی دێ سێ سبەی دێ، چونکە بەڕاستی ئیشەکان وای دێتەوە میزاجیانە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان ئاکەن، هیچ ئیشکالی نامێنێ، هیچ کێشەیە نامێنێ. لە وەفدی هەرێمی کوردستانە پرسی، لە سەرۆکی نوێنڕایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا کە بەردەوام لە ناو پرۆسەکایە، لە وەزارەتی دارایی گەورە بەرپرسانی باڵایە نەپرسی، حتا لە دیوانی ئەنجومەنی وەزیرانی عێراق و لە حکوومەتی هەرێمیشە پرسی، هیچ کێشەیەک نییە، هیچ مشکلەیەک نییە لە پڕا بە شێوەیەکی میزاجی ناینێرن. ئەگینا خۆزگای ئێستا من و تۆ قسەمان لەسەر ئەوە بکردایە کە وەزیری دارایی عێراق بابەتێکی معەیەنی باس کردایە، بابەتێکی دیاری باس کردایە، بیوتایە خەڵکی عێراق، خەڵکی هەرێمی کوردستان من لەبەر ئەم فاکتەرە موچە نانێرم. بابزان بۆ قسەی لەسەر بکەین، بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانەوە فشار لەسەر حکوومەتی هەرێم دروست بکرێ چارەسەری ئەو خاڵە بکە، بۆ ئەوەی ئێمە لە بەغداد میکانزمەکانی چارەسەر بدۆزینەوە. یعنی ئیشەکە میزاجیە، لێی تێ ناگەین مەگەر وەزارەتی دارایی خۆی بزانێ. من ینی چوارشەمە و پێنجشەمەی ڕابردوو لە بەغدا بووم، لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانە قسەم کرد. لە 28 مانگ طبعا لە 22 مانگ قایمەی موچە گەیشتە بەغدا، ماوەی 6 ڕۆژ تا 28 مانگ وەزارەتی ینی وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێم لە وەزارەتی دارایی عێراق بوون. هەموو کێشەکان وەکو ئەوەی وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵی ویست هەموو ینی قایمەکانیان ڕێکخست، هیچ کێشەیەکیان نەهێشت. لە ماوەی 6 ڕۆژە هەر کێشەیەکە بوو چارەسەریان کرد. هەفتەی ڕابردوو لە چوارشەمە و پێنجشەمە کە من لە بەغداد بووم لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە قسەمان کرد وتیان 100% سەرەتای هەفتەی داهاتوو، ئەگەر پێنجشەمەی ڕابردوونەوە سەرەتای هەفتەی داهاتوو، نەخێرەوە ئەمڕۆ گەیشتنە سێشەمەی ئەم هەفتەیە هێشتا بەداخەوە وەزیری دارایی ماوەیە لە ئەمریکا و دوای هاتە سویسرا و ئەم ڕۆژ سەفەری ئوردنی کردووە. چۆنە بێیانی تۆ قوت و موچەی 1 ملیۆنێ زیاتر فەرمانبەری هەرێمی کوردستان باشە کاک شوانە خۆ باشە سەرۆکوەزیران سوودانی ینی بڕیاری خەرجکردنەکەی یاوە، وەزیری دارایی و دەسەڵاتی هەیە کە ئەم پارەیە خەرج نەکات، ینی ڕەزامەندینە لەسەر خەرجکردنەکەی. من ئەمە ئەمڕۆ بیستم لە ڕاستیە کە سەرۆکوەزیران بڕیاری داوە موافقەی کردووە، بەڵام پارەکە تەمیل ناکرێ، ئیطلاق ناکرێ. من بەڕاستی نازانم، زۆر سەیرە ئەمە وا نابینم، چونکە سەرۆکوەزیران بڕیاردا ئەبێ پارەکە سەرف بکرێ. بۆیە من بە گومانم لەم پرسیارانە بەڕاستی، ینی چۆن سەرۆکوەزیران بڕیاردا هەرچەند ئێستش کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بوو تا پێشەوەی بێم بەرنامەکە لە ڕاستیان نازانم نەتیجەی کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیران چۆن بوو، بەڵام ئەوە زانم کە
وەزیرە کوردەکان خۆیان حاضر کردبوو ئەم بابەتە باس بکەن، بەڵام گریمان وەزیری دارایی سەفەری کردو و ڕۆیشتووە. ئێخۆ سەرۆکوەزیران بڕیاری سەرەتا و کۆتایی لای سەرۆکوەزیرانە، ئەتوانێت بڕیار بدا و بریکاری وەزیری دارایی ژمە یعنی وەزارەتی دارایی ڕاست پێدرێت کە تەمیلەکە بکەن. یعنی زۆر بەداخەوە جێگەی نیگەرانیە. باشە تۆ باسی ئەسەکەی لەسەرەوە کە زۆر جار دەگوتریانی ئێوەمانە کێشەکە کێشەیەکی بۆ نمونە ڕەنگە سیاسی بێ. ئایا ئێمە هیچ گرفتێکی ئێسا سیاسیمان هەیە لەگەڵ بەغدایە کە ئەمە هۆکار بێ بۆ نمونە موچە نەنێرێت؟ بۆ هیچ گرفتێکی سیاسیشانی بەدی ناکەن. مەبەستمانەوە بۆ هەموو جاروتومانە تێڕوانینەکە تێڕوانینێکی سیاسیە، یعنی بابەتەکە ئەوەیە بەڕاستی نازانم لە ڕوانگەیەکی سیاسیەوە حسابی موەزەفی دەرەجە 2 بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکەن، لە ڕوانگەیەکی سیاسیەوە سزای هەرێمی کوردستانە ئەبێ ئەم قسانە بکەین، ئەم گومانانە بکەین. ئەگینا لە ڕووی تەکنیکیەوە هیچ کێشەیەک نییە. 6 ڕۆژ وەفدی تەکنیکاری وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لە بەغدا بووە، هیچ کێشەیەکیان نەهێشت. لە ڕووی میزان مراجعە و نازانم هەموو بابەتەکانی ترەوە حساباتی خیتامی و هەتا مەسلەی ڕادستنی تەسلیمکردنی داهاتی ناوخۆ هیچ ئیشکالێک نییە. گلەیەک هەبێ یان نەبێ ئەوە نییە. تۆ لە 28 مانگەوە ئەوە ئەمڕۆ 6 مانگە تۆ 8 ڕۆژە موچەی هەموو فەرمانبەرانی عێراق و تەوزیع کردووە، نەک هەری مانگی 4 بەشێک لە موچەی مانگی 5 ئێستایی خانەنشینان لە عێراق ویستم وەڵامی شۆ پرسیارەکەم ێستا عێراق خۆی موچەی مانگی 5 خانشینانی دابش کردووە. بەڵێ بەڵێ بە تاکید ئیتر ئەچێتە ناو پرۆسەی دابشکردنی تا 18 مانگ لە 18 مانگ بە چڕی دەسەکا بە دابشکردنی موچەی وەزارەتەکانیش. یعنی ئەمە ئەو قسەیش بەڕاستی باتڵەکاتەوە کە هەمومان زۆر جار یان مەسئولینی عێراق ناڕاستەوە خۆ ئەڵێن کە کێشەی پارەی کاش هەیە، نەختینەی هەیە، سوێلەی نەقدی هەیە. یعنی ئەمەش بەڕاستی ئەگەر بم پێوەرە بێتەوە بۆ 6 تریلیۆن موچە خۆرانی خۆتە دەی باشە کێشەی نەختینەی پارەی کاش ئیلا لەسەر فەرمانبەرانی هەرێم بێ. من پێم وانی ئەمە ئەسڵ و ئەساسی هەبێ خۆی هەیە کێشەکە، بەڵام کێشەکە نەگەیشتوتە ئەوەی پارەی کاش. من قسەم لەگە کەسێکی یانی شارەزای دارایی کرد کاتوان لە پێشەکێکەشە گوتم ئەڵێ ئەگەر نرخی نەوت بۆ بەرمیلێک نێتە $50 یا $55 کێشەی نەختینە دروست نابێت لە عێراقا، بەڵام ێستا لەو نرخە زۆر لەسەروترە 58 و 59. یعنی ئەوە ئەڵێ دروست نییە کە باس لەوەکە کێشەی نەختینە هەبێ. بەڵێ منیش پێشەوەی بێمە بەرنامەکەی جەنابەت دیسانەر کۆمەڵی پرسیارم کرد لە مەسئولینی وەزارەتی دارایی، لە مەسئولینی خۆمان، لە هەتا لە لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق پرسیارم کرد، ئەڵێن تا نەگاتە 50 یان خوار 50 کێشەی نەختینەیی نییە. ئەوە یەک دویش هەتا کەسێکی شارەزای سە بە منی و توتی پارەیەکی زۆر لە لقی هەولێری بانکی ناوەندی هەیە. یعنی خۆ ئێستا هەر قایمە ڕابگەیەنێ وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ ڕێکارەکانی خۆی تەواو بکە ئەوەندە پارە لە لقی هەولێری بانکی ناوەندی هەیە کە دەست بە دابشکردنی موچە بکەن، بەڵام یعنی دەست پێ ناکەن بۆ ئیطلاقەکە ناکەن، نازانین. یعنی بەڕاستی هۆکارێکی ڕوون نییە تێ بگەین کە وەزارەتی دارایی عێراق خودی وەزیری دارایی عێراق بۆ چی واکە، ینی بۆ پێشەوەی سەفەر بکە. ئەو ئەزانێ 6 مانگە، ئەزانێ موچەی خانەنشینان و هەندێک موچەی عێراقی مانگی 5 دەستی پێکردووە، لە هەمومان باشتر زانێ هەرێمی کوردستان موچەی مانگی 4 وەرنەگرتووە. ئەزانێ لەو ساوە چاوەڕێن جەنابیان سەفەری ئەمریکا و سویسرا و نازانم کوێی کردبوو بگەڕێتەوە یەکسەر تەمیلەکە بکە، ئێوە 2 ڕۆژە دەوامەکە، 3 ڕۆژە دەوامەکە، تەمیلەکەی نەکرد، ئێستا سەفەری کردووە. ئەم بابەتە لە ڕاستیە کاک سامان من پێم وایە ئەبێ لە بنەڕەتەوە ئەم بابەتە. وەڵامی ویستم کاک شوامیش ڕێگەم پرسیارەکەم، یانی تاوەکو پێی خەڵک چاوەڕێی مەزاجی بۆ نمونە وەزیری دارایی کە چاوەڕێوەکە ئەم پارەیە خەرجەکرێ خەرج ناکرێ بۆ نوێ بیانووی نەختینەی پارە هەیە
ینی ئەمانە کەی چارەسەرە بێ بنە بڕەکرێ کە خەڵک ینی وا بیرکاتەوە هەموو مانجێک دەبێ موچەکەی وەرگێ. والله لە حقیقەتا بێ جارێ حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبنەوەی خۆی سبەی هەر کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی کوردستانە بەوردی لەسەرم بابەتە بوەسن وفعلەن بە دوای چارەسەرا بگەڕێن. ئەگەر قوت و چارەنووسی فەرمانبەرانی موچەی یعنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دراوەتە دەست کەسێکەوە ئەوە بێ بەڕاستی هەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە قبوڵ نەکات چونکە ئێمە ئێستا لە مستەوایەکی باشی پەیوەندی داین لەگەڵ عێراقا لەگەڵ بەغدا یعنی ناکرێ بەرپرسێکی باڵا لە حکوومەتی عێراقاوە میزاجیانە تەعامل بکە. ئەگەر مەسەلەکە خەلەلی ترە ئێمەی پەرلەمانتار نازانین خەڵک نازانێ دیسان نەبێ هەردوو حکوومەت میکانیزمەکانی چارەسەرکردنی ئەم خەلەلەش بدۆزنەوە بزان خەلەلەکە چییە چارەسەریکەن. ینی بەداخەوە ئیسە گەیشتونەتە ئاستێک کە نازانین مشکلەکە چییە تێناگەین یعنی پارەی نەختینەیە بە گوێرەی هەموو ئەو بەداداچوونەی من کردومەوە جەنابیشت کردوتە و باسمان کرد نەوتنێتە خوار پەنج نەگاتە پەنج کێشەی نەختینەی نییە کێشە لە نێوان هەردوو حکوومەتان نیە و علاقاتی هەردوو حکوومەت لە ئاستێکی باشایە لەسەر و بەندی انتخاباتی عێراقین سەرۆکوەزیرانی عێراق و بەشێک لە قیاداتی سیاسی لە عێراق نایانەوەی کێشیان لە هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستان هابێ چونکە ئەزانن لە دوای انتخابات هەرێمی کوردستان لایەنێکی کاریگەرەیان بەبێ هەرێمی کوردستان ئەسڵ ممکن نیە بەس کاک شاوڵات خوا پرسیارێ بکەم من لەوێ ینی سێریکە ئێستا بۆ نمونە وەکو جەناب داماژەر پێکرد ئێمە لە ڕێگای هەڵبژاردننی عێراقین پەرلەمانی عێراق خۆتە زانی هەموو لایەنە سیاسیەکان بەرژەوەندیان لەگەڵێکایە پێویستیان بەیەکە. من پرسیارەکەم ڕێک ئەمەیە ئایا هیچ کەسێکەیە یاخۆت هیچ بەرپرسێکی سیاسی هەیە باڵادەست لە عێراق کە فشار بکاتە سەر وەزیری دارایی کە موچەی موچەخۆران بەم دەردە ببات یا درەنگ بینێرێ یا ئاوا یاری بەکات بکات وەکو خۆتەڵەی کە ئەمڕۆژ هەر لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بەشداری کردووەتە حسابی ینی واژۆیەک خۆ ئەوەندە نانێک واژۆیە بکرێ و بڕیاری لەسەر ناردنەکەی بدرێ. کێ ئەم دەسەڵاتەی هەیە یا کێ ئەتوانێت ئەم بڕیارە بدات کە بەم شێوە مۆماتەڵە بە ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکرێت؟ خۆی کاک سامان کێکە نادیارە لە ڕاستیە لە عێراق ینی عێراق ستراتیژێکی هەیە بۆ ئەم مەسەلە ئەم ستراتیژە حکوومەتی سێبەرە لە دەرەوەی حکوومەتە ئەو بۆ دیارە ئەخر کەسەکە دیار نییە تۆ ئێمە ئەزانین کۆمەڵی ڕەوت هەتا وڵاتانی هەرێمایەتی هەندێکیان کۆمەڵی حزبی سیاسی کۆمەڵێک سەرکردەی دیار ینی چاویان بە هەرێمی کوردستانە هەڵنایە ئەسڵەن ئاراستەیەک هەیە لە عێراقا دژ بە محەممەد شیع سوودانی و بەشێک لە کابینەکەیشی چونکە ئەزانن هەبوونی علاقاتێکی باش لە نێوان هەرێم و بەغدا هۆکارە بۆ ئەوەی ممکنە محەممەد شیع سوودانی بێتەوە ڕێز وزەرا دێن 1001 تەکنیک و تەکتیکیان هەیە ئەم علاقاتانە تێک بدەن ینی بەشێکی خۆ لە دەرەوەی دەسەڵاتی محەممەد شیع سوودانی و کابینەکەیەتی بەڵام مشکلەکە ئەوەیە لە عێراق حکوومەتی سێبەر هەیە لە عێراق ملیشیا هەیە لە عێراق کاریگەری ئەقلیمی هەیە لە عێراق ئەقڵێتی شۆڤێنی هەیە کە چاویان بە هەرێمی کوردستان بە پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە هەڵنایە یعنی ئەوان نایانەوێ هەرێمێکی کوردستان هەبێ حکوومەتێکی بەهێزی هەبێت یعنی 30 ڕۆژ جارێ موچەی خۆی بدا پرۆژە خزمەتگوزاریەکانی بەردەوام بێت حکوومەتێکی زۆر بەهێز بێ ببێتە هەتا ببێتە هۆکاری سەقامگیری بۆ عێراقیش ڕەوتێک تێڕوانینێک بۆچوونێک لە بەغاوە حزوری هەیە جا ئەمە بەڕاستی هەم لە ناوخۆی هەرێمی کوردستان زۆر جار ئەو تەشەنوجانەی کە لە هەرێمی کوردستان ڕۆدا دیسان لەوانەیە هەر ئەم ئاراستەی لە بەغای ئیشی تیا بکایانی تۆ ئێستا پەرلەمانتار هەیە پەرلەمانتاری پێشوو کەسایەتی سیاسی هەیە سبەی ئێوارەبی هێنا ئەم بەرنامەیە هەموو تاوانەکە خاتە سەر
حکوومەتی هەرێم و ئەی خاتە سەر حتا لەوانەیە زۆر بیجوڵێنی خاتە سەر فەرمانبەرانی هەرێم و ئەی حکوومەتی هەرێم جەنابەت یەک خاڵ بە من بڵێ کاک شوان وەکو میدیاکارێکی بە ئاگا تا ئێستا کێشەکە یانەوەی کە باسەکرێت مەوزوعی پابەندبوونی هەرێمە بەناردنی حکوومەتی هەرێم لەمایە با من بڵێم وایە یان وانە ئەوەی کە تاوەکو ئێستا ینی جاروبار قسەی لەسەکە هاچەن ئەم مانگە من ڕاستی دروستی ئەوەیە هەتاوەکو ئێستا بە فەرمی هیچ نەوتراوە لەسەر لیستی موچەی فەرمانبەران بەڕاستی بەڵام دەگوترا ینی پێشتر ئەم گلەی و گازەندە هەبووە لەسەر نەناردنی بۆ نمونە داهاتی نانەوتی هەرێمی کوردستان بۆ بەغدا کە پێشتر لە 80 ملیار ڕێکەوتون بەڵام جاری پێشوو نزیکەی بۆ نمونە 48 ملیار نێراوە جاری کە 51 ملیار نێراوە ینی ڕەنگە ئەمە بەڵام ئەمەی من ینی کە ئەمڕۆ بە دوواداچون بۆ کردووە بەڕاستی مەوزوعی داهاتی ناوخۆی لەسەر نییە تاوەکو ئێستا قسەکە نەزانی کاک سامان خۆزگا ئێستا هەمومان قسەمان گفتوگۆکانمان بەرنامەکانی جەنابتان لەسەر ئەوە بواە بمان گوتایە بەڵێ ئەوە وەزارەتی دارایی عێراق ڕایگەیان لەبەر ئەوە نوچە تەمین ناکەم کە داهاتی ناوخۆ بە کاملی دروستە نەنێردراوە وەزارەتی دارایی ناوخۆی حکوومەتی فیدرال خۆی وا ناڵێ ئەمە یەک دویش گریمان ئەم نیگەرانیان هەیە لە هەموو حاڵەتەکانە ئیتفاقێکەیە پێم وایە دقیق نیم نزیکەی 75 میلیارە 80 میلیارە بەڵێ باشە 25 مان کە هەردوو وەزارەت 28 مان ئەڵێن کێشە نەما یعنی من قسەی خۆمە کاکە 30 میلیارەکەمان لێ ببڕن و ئەوەکەی بنێرن با حکوومەتی هەرێم خۆی چارەسەری بکە لای وەزارەتی دارایی کێشەکە ئەمە نییە لە ڕاستیە ئەگینا ئێمە 900 و نزیکەی 50 میلیار دینار ینی موچەی هەرێمی کوردستانە ئەگەر کێشەکە ئەمەیە و لەبەر ئەوە سزامانە دەن کاکە هەمومان لەگەڵ ئەوان 30 میلیارەکەمان بۆ لێ ببڕن و موچەی فەرمانبەران بنێرن مەسەلەکە ئەوە نییە ئەگەر تۆ بابەتەکە بگاتە ئەوە وەرە لەگەڵ لایەنی حکوومەتی هەرێمی شا قسە بکە ئەڵێ دەیان باب هەیە دەیان ئەوە جۆری سەرفیات و موچە هەیە کە پێویستە وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال بینێرێ بۆ هەرێمی کوردستان ناینێرێ بۆیە من هەندێکەمە نێرم ینی هەمومان لە 6 مانگی کۆتایی 2024 گوێمان لێ بوو ینی مانگانە 60 میلیار حکوومەتی هەرێم موچەی هاوتای خانە نشینانێدا مانگانە 20 میلیار موچەی ئەو وانە بێژانەی کە بوو نەگرێبەستی هەمیشەیی حکوومەتی هەرێمی ئەمانەیەدا ئەمەگەر قایمەی موچە ڕێک خراپە بێ بەڕاستی ئەبێ ئەمە وەزارەتی دارایی بیدا بۆیە حکوومەتی هەرێم کە 20 میلیارێ نانێرێ وەزارەتی دارایی حکوومەتی فیدرال زۆر باشە زانێ هۆکارەکە چییە و ئەیزانێ حکوومەتی هەرێم ئەوەی ئەیڵێ دروستە ئەگینا بەخوا خەلەلەکە ئەوە بواە هەر یەکەم لە حزە بڕیاریانەدا ئەوەیان لێ ئەبڕی و ئەیان ئەوە موچەی خۆتان با فەرمانبەران چێ شەڕی خۆی لەگەڵ حکوومەتی هەرێما بکە بەڵام مەسەلەکە ئەوە نییە هیچ کێشەیە موچە لە داهاتی ناوخۆ کەم بێ گلەی هەیە گلەی نییە ئەتوانن باشە گریمان وایشە گلەی لەسەر ڕادەست نەکردنی یان کەمی داهاتی ناوخۆ کە کەم تەسلیمی بەغداکرێ بە چی یاسایە بە گوێرەی کام مادەی دەستوری بە گوێرەی کام بڕیاری دادگای فیدراڵی تۆ ملیۆنێک فەرمانبەرەکەیتە ئامانج لەبەرەوەی تۆ کێشەیەک و لەگەڵ حکوومەتی هەرێمە هەیە میکانزمی تر هەیە بۆ یەکلاییکردنەوەی ئەمە ئەوە دادگای فیدراڵیە ئەوە پەرلەمانە ئەوە هەردوو حکوومەتە ئەوە دانیشتنە بەردەوامەکانی وەفدی هەردوو لایە ئەمانە ئەکرێت لەوێ یەکلایی بکرێتەوە بەڵام فەرمانبەرێک هیچ کێشەیەکی نییە 30 ڕۆژ دەوامی خۆیەکە هاوڵاتی عێراقیە تۆ بۆ موچەی سەرجەم فەرمانبەرانی خۆتە دەی بۆ سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستانە دەی وەکوتم بە چ پێوەرێ بە چ یاسایە نامەسەلە ئەوە نییە مەسەلە بۆتە میزاجی بەڕاستی گلەیەک لە ئێوەمانانە کرێکە لە بەغدان یعنی هەر کۆمنتم بۆیە ئەڵێ لە کاکشوان بپرسە باشە کاری سەرۆکۆمار چییە کاری وەزیرەکان چییە ینی بەڕاستیەکەیش منیش دەپرسم کاری ئەمان ئەوە نییە کە دەبێت بەڕاستی هەڵوێستیانە بێ دەبێ فشار دروستکەن کە بۆ ئەوەی کە تانیاوەزیرێک نەتوانێت ئەم هەموو موچەخۆرە بەڕاستی وا لێ بک کە دەبێت دوو مانگ جارێ چاوەڕێی دەسێ و کاکە موچەیەکی بۆ بنێرێ ئێخۆ ئەبێ ئەم کێشەیە یەکلایی بکرێتەوە
وإما تواوى إما للتشريع لقانون موازنة للروي ياساية وللروي ريكوتنا كان وللروي ريكوتني هردو حكمته وبراسي لم روانه وهيج كشمانية من لقل أوم للراستيها أبيه نونراني كود لبغداد كإيمي وزير كان مان سرو كومار حكومتي هريمي كردستان دانيشين شارسري بنبرو أم بابته بدوزريتوا يعني أبي براستي حكومتي العراقي بخدته بردن برسيارتي ناكري أم بشويكي مزاجي بالروا يعني عملنا مانجيك وندو ونصاليك ولدو 2023 موشيان بري لدو 2024 موشي مانجي دوان زيان ندا أو قاتي ندو 2005 بحساب لمانجي يك ڕێکەوتنیە کرا لە ماوەی ئەم چوار مانگا ئەوەی من ئاگادار بم بە شێوەیەکی زۆر باش وەکو ئەوەی ڕێک وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵەیەوێ هەموو قایمەی ئێمە ڕێک خراوە بە گوێرەی سیستەمی پەیڕۆڵ هەموو بابەتەکان بە گوێرەی ئەو نیزامە کێشە و کەم و کورتی نەماوە باوەڕەکە ئێستا من برازای خۆم هەیە لەبەرەوەی UPN-ی نەبووە پۆلیسە لە کەلار برازای خۆمە لەبەرەوەی UPN-ی نییە چوار مانگە وەزارەتی دارایی حکوومەتی فیدراڵ موچەکەی ڕاگرتووە لەگەڵ وەزارەتی دارایی هەرێم لەگەڵ فەرماندەی زێرەڤانی هەتا لەگەڵ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمیش قسەم کرد بەس بۆی بزان موچەکەی ڕاگیراوە سەبەبەکە چییە خەلەل لە UPN هەیە باشە خەلەل لە UPN هەیە لەکوێ ڕاگیراوە لێرە لە بەغدا ڕاگیراوە يعني ما بسم أويا مسألة تدقيق ورخصني قائمة كانوا بو فورمي كوزارة داري حكومة فيدرالية ريك خلاوة إشكال نماوة هيك شيء نية وزارة داري خوان راسين أمانته وأما يتري أم تأخير كدنا ودرجوا بانزرجوا أما براسي من لقل أوم يعني أبي هم لا يقدرني شنشار سريع بدوزينه أي بو دانانيش يعني بو دانانيش كاك شوان سیارەکە ڕێکەمەیە تۆ پیاوێکی بۆ نمونە بڕیاردەری فراکسیۆنەکەتانی کەسێکی لە حیزبێکی گەورەی لە هەرێمی کوردستانە یعنی بەڕاستی پرسیارەکەی ئێمە ئەمەیە بۆچی دانانیشن بەڕاستی وەڵامەکە قورسە خۆی دانیشتوین باسی ئەم وایە دوو مانگ لەمە پێ سەرۆکوەزیران لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کۆبوونەوە یەکێکیش لە بڕیارەکە ئەوە بوو کە ئەگەر هەروابێ بکشێنەوە لە بەغدا بەڵام نەکرا هەڵوێست وەربگیردرێ هەڵوێستمان وەرگرت ئێمە لە پەرلەمان ماوەیە بایکۆتی جەلسەمان کرد لە ئەنجومەنی وەزیران وەزیرەکانمان بەڕاستی بەریەکەوتنی تند ڕوویدا یعنی بە شێوەیەک لە شێوەکان ئەو کۆبوونەوەی نوێنەرانی کورد و فراکسیۆنە کوردستانیەکان پێم وابێ بە تایبەتی فراکسیۆنی پارتیوێکێتی لەگەڵ سەرۆکی حکوومەت و وەزارەتی دارایی وەفدی دانوستانکاری حکوومەتی هەرێما لە هەولێر بە وردی دانیشتن مناقەشەی بابەتەکان کرا خەلەلەکان باس کرا ماوە ئەوەی وەکو ئەڵێ ڕێکاری چارەسەرکردنی یەکجاری بگیرێتە بەر دوای ئەو کۆبوونەوە دوو مانگ سێ مانگە ئەوە هیچ کێشەیەک نەما هیچ ئیشکالێک نەما لە ڕاستیە ئێستەش مەسەلە ئەوە نییە تۆ بڵێ موچەی مانگی چوار فەوتا بێت کێشەمانە تەخیرکردنەکەی هەیە ئەبێ چارەسەرێ بۆم تەخیرکردنە بدۆزینەوە لە ڕەسمیشە بە شێوەیەکی ڕسمی ڕوئیای حکوومەتی فیدراڵ و ڕێز وزەرا ڕوئیایەکی خراپ نییە تا ئەو ینی بکەوینە سەنگەرەوە لێی یعنی ڕوئیایەکی خراپ نییە لە حەقیقەتە یعنی خۆ لە هەموو حاڵەتەکانە ناگاتە 4-5 ڕۆژی تر هەر موچەکە دێت کێشەکە زانی کاک شوان چێ کێشەکە وەیە ئەم تاخیرکردنە ینی وای لێ دێت تۆ تا ئەگەیتە کۆتایی ساڵسەرەکەی دوو موچەت نەدراوەتێ بەڕاستی وەکو ساڵی پار خۆی خەڵک لەمە ئەترسێ خۆ ڕاستکێ هەردێت بەڵام دوا ئەکەوێ لە دواکەوتنەکەی شەوای لێ تا کۆتایی ساڵ تۆ یەک دوو موچەت ینی ئەفەوتێت خۆ کێشەکە ئەمەیە چارەسەر نابێت نابە تەکید یعنی خۆ هەر لە مانگێ 5 ڕۆژ 6 ڕۆژ تەخیریکەن لە ئاخیرا گەیشتە کۆتایی ساڵە بێتە 30 ڕۆژەکە و دیسان هەم تش لەسەر موچەی مانگێکی تر دروست دەبێت بەڵام ئەوەی هەیە ئێمە ئێستا لەم ساڵا کە هاتین لە 2024 ینی ئێمە لە پەرلەمان هەڵوێستمان وەرگرت بایکۆتی جەلسە کرا لە سەرەتا لە مانگی 2005 ڕێکەوتنێکی زۆر کۆنکرێتی زۆر باش کرا هیچ ئیشکالێک نەما ئەوە ئەمە یەکەم مانگە هەتاوە بینیمانانی پێش جەژنی ڕەمەزان دوو موچە هات ئیشکالێک نەماوە ئەوەی هەیە ئەم تەخیربوونەی ئەمە بەڕاستی بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆکۆزیرانی عێراق وەزیرەکانمان لە
حکوومەتی فیدرال چونکە بەڕاستی کاری پەرلەمان بەرەو کۆتایی ڕاوە ئێمە دوو ڕۆژە دوێنێ و ئەم ڕۆژ جەلسەمان هەبوو پەرلەمانتار نایە نیساب نەبوو ئەسڵەن لە سەعات 11ەوە ئەچینە پەرلەمان تا 4 ئێوارە سەرۆکایەتی پەرلەمان چاوەڕێ پەرلەمانیش بردیواری زۆرە کاکشوان وایە بەڵێ بەڵێ بە تاکید 70 پەرلەمانتار هەر نەمان بینیوە تەنها موچەی وەرەگرن لە عێراق و بابەتە هەیە موچەش وەرەگرن بە تاکید لە هەندێک پەرلەمانتار کە ملزەمن و ینی لەوانەیە نازانم زۆر لە ڕووی سیاسیەوە بە قووەت نەیە بۆ جەلسە ملیۆنێکی لێ بڕن بەڵام 70 پەرلەمانتار دەوام ناکە و کەس ناڵێ بەرچاوتان کلیپەوەیە لەبەرەوە وەزیری پێشووە و سەرکردەی باڵای حزبێکی ئێرەیەوە ئەم ئیشکالانە هەیە بەرحاڵ مەبەستم ئەوەیە بڵێم کە ئیشی پەرلەمان تقریبن بەرەو کۆتاییە چێ من پێمان چووکەی من 9 سێ ڕۆژی تر عوتڵی تەشریعیە سەرۆکایەتی پەرلەمان نەتوانێت یەک مانگ تا 9 عوتڵەکە نێڵێ بەس ئەوەی من سیر ئەجواکەکەم تا 9 2 مانگ عوتڵی تەشریعیە 9 دیتر کەوینە ناو گەرمەی انتخاباتەوە لێرەش لە پەرلەمانی عێراق عەرەبەکان کەشتەی بودجە چی لێ دێ کاکشوان خۆ هێشتا دەنگی لەسەر نەدراوە باخوا من پێم وانێ بێ نەهاتە پەرلەمان و پێشم وانیە بێت بەم شێوەی ئێستا هەیە تەعاملی لەگەڵاکەن و چونکە بودجەکە وەختی خۆی پەسەند کراوە بۆ 3 ساڵ 2023 و 24 و 25 هەروەکو ئەوەی جەداولی 2024 چۆنە بەو شێوە جەدۆلەکانە ڕوا ترسێکیان هەیە جەداولەکە بێنن چونکە بەرەو انتخاباتە چین مزایدە دەست پێەکە حکوومەتە ترسێ خشتەکانی لێ بگۆڕن ئەو بڵێ 200 ملیار بۆ حەشتی شعبی زیاد بکەوە ئەو بڵێ موچەی مامۆستایان دووقات بکەنەوە ئەو بچێت لە مزایدانە پەرلەمانتاری ئێرە ئەم مزایدانە ئەکا لە بەرەوە دەنگ بێرێ و ببێتەوە ئەندام پەرلەمان حکوومەتیش لەمایە ترسێ ئەنجومەنی وەزیران بۆیە من بەڕای خۆم یعنی خواستی حکوومەتی فیدرال وا بینم کە حەز نەکە ئەسڵان جەداول بێت لەبەر ئەوەی داخلی ینی خەرکی داخلی پروپاگەندی انتخاباتەوین و پەرلەمانتار لەوانەیە جەدۆلەکان تێک بدەن زۆر باشە ئەی لە مەوزوعی بۆ نمونە هەڵبژاردن ینی بە بۆچوونی جەنابێت ئەوەی کە کۆمسیۆنیش ئەمڕۆ بڵاوی کردو ینی کە لە 11دا دەست بە نەکرێت بانگەشی هەڵبژاردن نەکرێت یعنی تەسەورەکەی هەڵبژاردنەکان جان بدرێ ینی هیچ گرفتێ دروست نەبێ خۆی بە گوێرەی دەستور یعنی 45 ڕۆژ پێش ینی کۆتایی هاتنی هەر دەورەیەک ئەبێ انتخابات ئەنجام درابێ ئێمە لە 9/1/2026 ئەم دەورە کۆتایی دێ 45 ڕۆژ بێ تقریبا 25 11 کا بڕیار درراوە 11 بێ یعنی لە ڕووی دەستوریەوە ئەگەر هەر ئەنجام نەدرێ ئەتوانن 11ەکە بکەنە 25 مانگ غەیری ئەوە ئیتر پەرلەمان نامێنێ بەڕاستی ئەبێتە پەرلەمانێکی پێچەوانەی دەستور خەلفیاتێکی بڕیاری دادگای فیدرالی شەیە کە پەرلەمانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە لە بەرەو لە کاتی خۆیان انتخاباتی نەکرد بە تاکید لە ڕووی قانونیەوە ئەوە حسابی بۆ کرێ تا 25 خۆی 11 دیاری کراوە تا 25 انتخابات ئەنجام نەدرێ ئەم پەرلەمانە لە ڕووی دەستوری و یاساییەوە مەفعولی نامێنێ و کۆتایی دێ بۆیە نازانین بارودۆخێکی نێودەوڵەتی شەڕێکی گەورە ئەوەی هەندێک جار پێشبینیە کرێ ئەو شەڕە گەورە لە منتیقەکە ڕووبدا نەتوانرێ حکوومەتی فیدرال یان عێراقیەوە بگرێت لەو شەڕە حکوومەت نەتوانێ ینی کۆمیسیۆن ڕاست پێدرێ انتخاباتەکە ئەنجام بدرا ئەوە حاڵەتێکە پێشبیانی باسە کرێ غەیری ئەوە لە ڕووی یاسایی و دەستوریەوە هیچ مەجالێک نییە بۆ تەجیلکردنی انتخابات و 11 لە کاتی خۆیان انتخاباتە کرێ بە تاکید کاک شوان تۆ باسیەوەت کردیتر لەمە لە ڕەنگە بانگەشەی هەڵبژاردن ینی دەست پێ بک بانگەشەیانی بە شێوکی نافەرمی خەڵکی ترسی لەوە هەیە ینی بەڕاستی ئێستا ئێمە لە دۆخی بۆ نمونە ئەو تا گرفتی موچەی مانگی چوارای خۆ بچینە مانگی 5 و 6 بۆ ڕەنگە هەر بۆ مزایدەی هەڵبژاردنیش بێ هەندێک ڕێگری بکرێت لە ناردنی موچە و بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دژ بە هەرێمی کوردستان ئەو کاتە حاڵی بەڕاستی ئەمە چییە بێ خۆی لە ڕاستیە ئەو مزایدانە زیاتر پەرلەمانتارێکن سیاسەکان نایکەن لای حکوومەتە
لای وەزیری دارایی و سەرۆکوەزیرانە. سەرۆکوەزیران ڕوئیای خراپ نییە، ئەوەیە مێنێتەوە وەزارەتی دارایی. ئێمە بە گومانین بەڕاستی لە هەڵوێستەکانی وەزیری دارایی و لە وەزارەتی دارایی. هەر من بەش بە حاڵی خۆم 2-3 ساڵەکە لێرەم گومانم هەیە لە هەڵوێستەکانیان بە مەبەست بەبێ هۆکار سزای فەرمانبەرانی هەرێمی کوردستان دەدەن پێشەوانەی دەستور و یاسا و قانونی موازنە. بەڵام زیاتر ئەو مزایەدانە پەرلەمانتارەکانێکن بۆ کۆکردنەوەی دەنگ کاریگەریەکی وای نابێ، چونکە ئەوان خەمی گەورەیان ئەوەیە لە دوای دەرچوونی نەتیجە ئەم 5-6 مانگەی کە ماوە، ئەم 6 مانگەی کە ماوە بۆ ئەنتیخابات، کورد بە شێوەیەک عاجز نەکەن، بە تایبەتی هەندێکیان کورد عاجز نەکەن دوایی حکوومەتیان لەگەڵا پێک نەهێنێ، یان کورد سقە نەداتە ئەلف بیداتە با لەبەرەوەی نەم 6 مانگا کێشەی گەورەی بۆ موچە دروست کرد. خەمی گەورەی ئەوان ئەوەیە بەڕاستی سیاسەکان بە تایبەتی ئەوانێک کە تموحیان هەیە لە سەروی هەمووشیانەوە بە ڕێز محەممەد شیع سوودانی تموحی هەیە بۆ ئەم دەورەوە ئیشی بۆ ئەکا و ئەیەوێ هەر چۆنێک بێ کورد ڕازی بکە قەنەعەت بە کورد بێنێ بۆی هەم متمانەی ڕۆڵی نوری مالیکی چی؟ ینی خۆتەزانین فیگەرێکی زۆر دیارە لە ساحەی سیاسی عێراقا، ینی مامەڵک سیاسیەکەی لەگەڵ کووردا چۆن؟ مالیکی و بە ڕێز محەممەد شیع سوودانی بە شێوەیەکی ئام علاقات نۆرماڵە، خراپ نییە، بەڵام ئەکە تۆ دووناوەی هێنی دژ بەیەکەنەوەی کە باسەکرێت لە ناو ساحەی سیاسە تقریبەن دەگوترێ نوری مالکی دژی محەممەد شیع سوودانیە. ویستم ئەوە بڵێم کێشەکەی ئێمە لەوەیە لە ئەنجامی ململانەی توندی نێوان دەوڵەتی قانون و بەڕێز محەممەد شیع سوودانی لە ئەنجامی ئەم ململانێت توندە کاریگەری هەبێ لەسەر هەرێمی کوردستان، لەسەر موچەی فەرمانبەران. بەڵام ئێمە ینی کورد هاوسەنگی ڕاگرتووە بەڕاستی بە لیڤڵێک بە مستەوایەک علاقاتمان پاراستووە. ئەوانە توان ململانی یەک بکەن لەسەر بابەتی تری عێراق، لەسەر شەقامی عراقی، لەسەر شەقامی شیعی لە ناو خۆیانە، یعنی ململانەکە ئیدامە پێ بدەن بەبێ ئەوەی لە ئێمە بەئاڵێن سەرێشە بۆ ئێمە دروستکەن، سەرێشە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان دروست بکەن. بەڵام بەتەکید ئەوەی شێکێکە لە وەکوڵێ لە ئەگەرەکان کە لە ئەنجامی ململانی توندی نێوان بەڕێز مالکی و بەڕێز محەممەد شیع سوودانی پریشکی ئاگرەکە بەر ئێمە بکەوێ. بەڵام کورد دەیەوێ ینی هاوسەنگی ڕابگرێ و باڵانس لە مەوزوعەکان ڕابگرێ و ینی لە عیلاقاتەکان ڕابگرێ. ئەو کاریگەریانە لەسەر ئێمە لە ئەنجامی ململانی ئەو دوانە دروست نەبێت لەسەر هەرێمی کوردستان. ئەی ئێمە چۆن توانیمانە هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان یا لە نێو ماڵی خۆمانە ڕاگرین کاکشوان بۆ ئێساش ینی گرفتێکی کە هەیە ئێمە بەرەو ینی دروستکردنی کابینەی دەیەمە ڕۆین تاوکەسا پارتویەکی تر ڕێناکەون لەسەر پۆستەکان لە دەروی پارتویەکێتی چەند هێزێکی کە هەیە کە فشار دروستەکەن. ئەمجا ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر بۆ نمونە بەغدا بەڕاستی کە ئێمە نێوماڵی خۆمان ڕێک نەخەین چۆن نەتوانین ئەو هاوسەنگیە لە نێوماڵی شیعەیە ڕێک بخەین؟ وی بە شێوەیەکی گشتی بە تەکید یعنی پەرتەوازایی نێوماڵی کورد بەریەکەوتنی حزبە کوردستانەکان پێکێن تاخیر زیاتر تاخیربوونی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەمانە کاریگەری سلبی هەیە لەسەر ئێمە بەڕاستی. بۆیە ئەوەی خۆی تاخیر بوو پێکێنان بەڕای من پێکێنانی کابینەی دەیەم تاخیر بوو. ینی ئەگەر چی ئەوەی پرسیارەکەین و لەسەر بەرنامەی کاری کابینەکە پارتیوێکێتی تەواو ڕێککەوتون تەنها دابەشکردنی پۆستەکان ماوە، دابەشکردنی وەزارەتەکان ماوە، ومێ دەکەین بەو زۆر ڕێک بکەون. بەڵام بە دڵنیاییەوە ئەوە زۆر تەواوە تەخیربوونی زیاتری کابینەکە و ئەو پەرتەوازەیە کە هەیە ئەو بەریەکەوتنە توندە ناتەندروستەی لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە هەیە ئەکرێ منافەسە هەبێ ململانی هەبێت لە هەرێمی کوردستان لە نێوان ئۆپۆزیسیۆن لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات. بەڵام بەڕاستی بەم شێوە ناتەندروستە نەکە هەموو شتێکی یەکتر ڕەدەکرێتەوە. ئەو پەرتەوازەیە کاریگەری سلبی لەسەر چەند ئێمە قسە لەسەر کاکشقسە لەسەر یەکلیستیە کرێت تا چەندێ پێگەی ئێمە لە بەغدا بەهێزەکە خۆ ئەگەر هەر پارتیوێکێتی نەبێ بۆ نمونە هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هیچ نەبێ یەکلیست بن لە ناوچە کێشە لەسەرەکان
خۆی یەک لیستی و یەک هەڵوێستی ئەگەر ببێتە هۆکاری تەبایی و یەکگرتووی بۆ ڕوبەڕووبوونەوەی بەغاو بۆ شەڕکردن لەسەر استحقاقاتی دەستوری و دارایی هەرێمی کوردستان لە بەغا یەک لیستێکە ئەگەر ببێتە ئەم هۆکارە ئەمە زۆر باشە بەڵام لە ڕووی ژمارەی کورسیەوە لە هەرێمی کوردستان ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ناڵێم ناوچە کێشە لە سەرەکان ناڵێم بەڵام لە هەرێمی کوردستان هیچ کاریگەریەکی نییە مەسەلەن سلێمانی 10 کورسی هەیە ململانیەکە هەر چۆن بێ حەزەکە 1000 کەس بچێ بۆ دەنگدان لە کۆی ملیۆنێک و 100 1000 کەسیش بچێ بۆ دەنگدان هەر 10 کورسیەکە دێت هەولێر بە هەمان شێوە دووەک بەڵام ئەمە بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمی کوردستانیان ناوچە کێشە لە سەرەکان با بڵین ئەمە زۆر تەواوە ئەگەر ڕێکەوتنێکی ورد هەبێ لە ڕووی تەکنیکی لە ڕووی سیاسی یەک ئەگەری بەدەستێنانی کورسی زیاتر هەیە ئێستا ئێمە مەسەلەن خانەقین بە نمونە وەرگریت هەمیشە کورد یەک کورسیە با لە خانەقین بەڵام ئەگەر پارتی و یەکێتی و لایەنەکان ڕێک بکەون دوو کاندیدیان نەبێ ئافرەتێک و پیاوێ 100% هەردووکێ ڕوا کەواتە تۆ کورسێکی دیالە و برد هەتا ئەمە بۆ کەرکووکیش تەواوە بۆ مووسڵیش تەواوە بۆیە بۆ ناوچە جێناکۆکەکان بە تەکید یەک هەڵوێستی نەکات لە نێوان پارتی و یەکێتی بەڵکو یعنی ستراتیژیەکی نیشتیمانی نەتەوەیی هەبێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵات و هەموو حزبە کوردستانیەکان پێکەوە قایمەیەکی هاوبەشی کوردستانی دروست بکەن بۆ ناوچە کێشە لە سەرەکان بە تەکید کاریگەری زۆر باشیە بێ هەم بۆ پێگەی هەرێمی کوردستان هەم بۆ خودی ئەو ناوچانە کە ئێستا بەداخەوە مەترسی تعریبی لەسەرە هەمومانە بینین لە کەرکووک سەرێشەیە بۆ جوتیارانی ئێمە دروستەکەن ئەو یەک لیستی و یەک هەڵوێستیە لە ناوچە جێناکۆکان زۆر زۆرە زۆر باشە کاک شوان من بە کۆتایی بەرنامەکەم ینی خیتانی بەرنامەکەم بەو پرسیارەیە بکەم بەڕاستی ئێسا خەڵک چاوەڕێی دەمی جەنابتانە لەسەر هەر مۆزوعی موچە ینی بەو پێوەرە بێ کە جەنابەت باست کرد تەیف سامی ئەگە سەفەری کردبێ خۆ چەند ڕۆژی پێچێ ئایا موچە تازە لەم هەفتە تەسەور ناکەی ینی خۆ ئێمە بەس چوارشەمە و پێنجشەمەمان لە بەردەستماوە یعنی ئەچێتە هەفتەی داهاتوو ئەگەر ئەو بگەڕێتەوە و ڕەزامەندی دەرببڕێ لەسەر ناردنی وایە؟ ئەو بە حساب پێنجشەمە گەڕێتەوە لە سەفەرەکەی تا پێنجشەمە گەڕێتەوە بەڵام پێنجشەمە گاتە دەوامیان ناگا ئەوە نازانم بەڵام هەوڵێک هەیە لە ئەوەی من بیستم پێشەوەی بێمە بەرنامەکە فشارێک لە بەڕێ سەرۆک وەزیران بکەنیان لە کۆبنەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیران فشارێک دروست بکرێ ئەویش سەفەر بکە ئەنجومەنی وەزیران و ڕئیس وزەرا ئەتوانێت تا پێنجشەمە تەمویلەکە بکە ئەخر ئەو دەسەڵاتی هەیە گەر من ویستمە پرسیارەکەم ینی وەزیر لەوێ نەبێ چێ ئەو دەسەڵاتی بڕیار با بینێرێ لەوەی من پرسیارم کرد وەزیری ناوێ ڕئیس وزەرا ئەتوانێت بڕیار دەرکا و تەحویلی وەزارەتی دارایی نەکا بە گوێرەی قانونیش کە وەزیر لەوێ نەبوو بریکارەکەی هەمان سەلاحێتی وەزیری هەیە و ئەوەی پرسیارم کرد پێشەوەی بێمە بەرنامەکە ئەتوانێت سەرۆک وەزیران بڕیار بدا و پێویستی بە وەزیری بوونی حزوری وەزیری دارایی نییە بریکاری هەیە وەزیری دارایی ئێستا بۆ کاگرێ باس هەملان بۆیش دەستی لە کار کێشایە وەزارەتی دارایی وەکو موئەسەس بریکارە کوردەکەی دەست لە کار کێشاوە بەڕێز دوو بریکاریە بەڵام ئیتر بە گوێرەی قانونی هەر وەزارەتێک کە وەزیر کەسی یەکەم سەفەری کرد هەر موئەسەسەیەک نەک کەسی یەکەم سەفەری کرد ئیلا یەکێ تەخویلە ینی مخەول لە بۆ ئەوەی ئیشەکانی وەزیر بکە ئەوەی چ شکارێکی نییە سەرۆک وەزیرانیش ئەتوانێت بەڕاستی هەرخۆی لە جیاتی وەزیری دارایش بڕیار بدات خەڵک چاوەڕێ بکە هەفتەی داهات و موچەکەی وەرەگرێ هەرچەنە وتە تۆزێ پێشبیری سا قورس دڵنیاییەوە ینی ئەگەر ئێمە ئومێ دەکەین من وتم ینی ئەمە یەکێکە لە ئەوەی ئێمە تووشی عیب هاتوین بەڕاستی هەرچی پەرلەمانتار و هەرچی مەسئولی کوردە لە بەغدا تووشی عیب هاتوین ئەوە نەوتومانە دێت و دوایش بەڕاستی تو تەسەور دەکەیت دە ڕۆژە وەزیری دارایی لە سەفەری ئەمریکا و سویسرایە بێتەوە بگاتە ئێرە یەکسەر بڵێ سەفەری ترمەیە کێشەی فەرمانبەر کێ تەسەوری ئەمەیەکە لە کاتێکا وەکو وتم لە هەرچی دەستگای پەیوەندیدار بە موچە هەیە لە هەرێم و لە بەغدا وەکو پەرلەمانتار پرسیارمان کردووە و جوابیشمان وەرگرتووە کە هیچ ئیشکالێک نییە هیچ شتێک نەماکە ئێمە بڵێن بەڵام ڕەغمی ئەوەی دیسان پێشەوەی بینە بەرنامەکەی جەنابەت هەم پرسیارمان کرد
ئەگەر سبەی دوو سبەی تەمیل نەکرێت بە تەئکید لە سەرەتای هەفتەی داهاتوو لە هەفتای داهاتوو موچەی مانگی چواردا بەشەکرێ هیچ کێشەیەکی نییە. زۆ سپاس دەکەم کاک شوانکەلاری بڕاردەری فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان لە بەغدا. سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆ سپاس بۆ ئێوەش کە تاو کۆستا بینەری بەرنامەکەم بوو. بەخواتانە سپێرم. بەتەکید ئەو پرۆژه ئای گۆپتەپە ئەگەر بەهاتا و جێبەجێ بکرابە ناوچەی چەمچەماڵ و حەوزی چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و ئەمانە بژانەوەی گەورەی بەخۆوە بینی لە ڕووی دانیشتوان و لە ڕووی خۆشگوزارانی خەڵکیەوە چونکە بەڕاستی کێشەی گەورە لە ئەم ناوچەیەدا کێشەی ئاوە ئەوەی کێکە لە کێشە گەورەکانی ئەم ناوچەیە کە زۆر دەمێکە بەردەوامە و تا ئێستاکەش هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە و چەند جارێکیش سەرۆکاتی حکومەت و ئەمانە بڕیارێن لەسەر ئەو مەوزوع داوە بەڵام تا ئێستاکە هیچ لە